کاتێک سەرانی دەسەڵاتی کوردی پرۆژەی هەژماری منیان ڕاگەیان کە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بە هەژماری ئەویان ناوزەند کرد ڕایان گەیان هەموو مانگێک لە کاتی خۆیدا لە ڕێگەی ئەم وێزگانەوە دەتوانن هاوشێوەی بەغدا موچەکانتان وەربگرن بەڵام دواتر دەرکەوت هیچ کات لە کاتی خۆیدا لە ڕێگەی ئەم ئەیتیئێمانەوە موچە نایەت و هاوشێوەی وەزارەتی دارایی ئەم پرۆژەیەش تەنیا دەوری حەواڵەکردن دەبینێت لەگەڵماندا بن و لەم راپۆرتەدا بە دوواداچوون بۆ ئەم پرسە دەکەین. دوای 2 ساڵ لە چاوسورکردنەوە و ترساندنی فەرمانبەران و موچەخۆران بە خۆتۆمارکردن لە پرۆژەی هەژماری من بەڵام ئەنجام و دەستکەوتەکەی لە هیچەوە سەری دەرکرد و ئاشکرا بوو هەژماری من هەژماری ئەوانە. کاروان کارمەندێکە لە هێزە ئەمنیەکان لە ژێر فشاردا ناوی خۆی لە پرۆژەی هەژماری من تۆمار کردووە بەو هیوایی هەموو مانگێک هاوشێوەی فەرمانبەرانی سەر بە حکومەتی سوودانی موچە لە کاتی خۆی داوەربگرێت بەڵام ئەوە 2 مانگ تێپەڕیوە و هاوشێوەی فەرمانبەرانی هەرێم موچەی دواکەوتووە. وەڵاهی قوربان ئێمە لەژێر فشارە فۆرمی هەژماری منیان پێپڕ کردینەوە بەڵام دیار بوو هەر بۆ مەسلحەتی دوو حیزبی دەسەڵاتدار بوو بۆ کۆمپانیاکان بۆ جینا نە مەعاش دیارە و نە هەژماری منیش دیارە لە بەرژەوەندی کۆمپانیاکانە و لە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتدا بەڵێنیان پێداین هەموو 29 مانگێک مەعاش لە کاتی خۆیان بێت ئێوەتە دیارە نە مەعاش هەیە و نە هەژماری منەکەیش لە مەسلحەتی خۆیان بوو ئیسفادێکی بە موچەخۆران نەبووە بەتەئەکید وەکو نووسنگێکی حەواڵە وایە بۆ هەم بۆ کۆمپانیاکان هەم بۆ دوو حیزبی دەسەڵات. سەردانی چەند ئامێرێکی ئەیتیئێمم لە ناو شاری سلێمانی کرد هەرە باڵخی زۆرم بینی و وا دەرکەوت موچە دابش بکرێت بەڵام کاسبکارێک گوتی نەخێر موچە دابش ناکرێت بەڵکو ئێرە مەیدانی شۆفێرانی خەتی سلێمانی چەمچەماڵە ئەگینا ماوەی 2 مانگە هیچ فەرمانبەرێک بۆ وەرگرتنی موچەکەی سەردانی ئەم شوێنەی نەکردووە. لاوەڵ دیعایەوەیان نەکریان و دەم ئەژماری منە وەکو کارتەکانی عێراق حکومەتی مەرکەزی عێراق ئیتری کێشەیەکی موچە نامێنێ بەڵام ێستا خەڵکەوەی کە 180 خەڵکیش کردوێتی هیچی موچەکەش هێر وەکو جارانە بێت لە بانقەکان وەرەگرێت لە باتی لە بانقەکان لەم نووسنگانە وەرەگرێتەوە. دەرکەوت هەژماری من ئامانجێکی بێخەوشی دەسەڵاتدارانی هەرێمی لە پشتەوە نییە بەڵکو دەیانەوێت موچەی فەرمانبەران وەکو کاتێک هەر بەدەست خۆیانەوە بێت و هەر کات ویستیان لە دژی موچەخۆران بەکاری بێنن. ئەمە جگە لە سوودە تەکنیکیەکەی کە لەگەڵ وەرگرتنی هەر موچەیەک لەلایەن فەرمانبەرانەوە لە ڕێگەی هەژماری من بەشێک لە ڕوسومات بۆ بانکە ئەهلیەکانی بەرپرسان دەچێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.